كتو براكي مسلمان اگر كيشو مشاكلكي هي اگر عيب عاركي هي اگر پێویستی کرد ڕوبەڕوو تۆ لەگەڵی ئەدوێی ڕوبەڕوو پێی ئەڵێ نەوەکو کە چوویتە هات چۆ پشتی ئاوێنەکە کە لە ڕووی من و تۆ لاچوو ئەو جا بیکەن بە باس و خواست ئەمە صفاتی ئینسانی مسلمان نییە لە پاشمە لە باسکردن غەیبەتە ئەگەر تیای نەبوو بوختان ئیماندار ئەگەر ئیماندارێک لە شەرقەوە و یاخود ئیماندارێک لە غەربەوە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ بەبێ جیاوازی نەتەوە بەبێ جیاوازی زمانی ئەبێ ئێمە بە براو خۆشی خۆمانی بزان بەداخەوە برای کێشەیەکی هەیە تەوبەی کردووە دێتە مزگەوت خێر و خێراتەکە حەجی ماڵی خواکە حەجی فەریزەی ئیسلامی جێبەجێیەکە ئێمە کۆڵی لێ نادەین وەرە کاکەوە کابراو نەبوو گەڵفێنی هەبوو وەرە کابرا نەبوو مەشروب خۆر بوو کابرا نەبوو ئەو خراپەیە کرد کابرا نەبوو و ئیلە ئاخری ئەوەیە کرد ئەمە صفاتی ئینسانی ئیماندار ئەوەی کە ئیماندارە ئەوەی کە باوەڕی بە ئەرکانەکانی ئیمان هەیە هەمووی برای لە سۆسیال میدیا خەڵکی وا بینی لەقتەیەک شتێکی داناوە لە ڤیدیۆیەکە ئەڵێ ئەم لەقتەیە ببینە ئەگەر ئەوەندە کۆمێن بکەی من دوایی سڕی ئەم کابرایە بۆ بڵاو سەیری کرد خەڵکی 100 ساڵی هەیە لە بینیانە خوێن هەیە کوشتار هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ئەساسی ئەم برایەتیە لەسەر ئەساسی ئەم باوەڕ و ئیمانە سڵحیان دەوری باش ببینن قسەی خێر بکەن هەوڵ بدەن کە ئیسلاحی بینی براکانتان کە کاتی ئەژیتە بەردەم ئاوێنەیەک ئەو ئاوێنێ بە ڕازگۆیی جوانەکانت ناشرینەکان و خۆی پێپیشانن ئێستا بەشەریەت هەمووی یەک زمان بوایە یەک ڕەنگ بوایە یەک نەوع بوایە یعنی ئەو تعارف و ناسین و هەتا جوگرافی ئەوانە دروست عیبێکی هەیە ئەگەر کێشەیەکی هەیە ئەگەر ڕفتارێکی خراپ و نابەجێ هەیە دەستی بگرین نێڵینەوە بکە سەرمان بێ و ئینگلیز بێ و عەرەب بێ و ڕەشپێز بێ و سپێز بێ فەرق ناکە جیاوازیتیانی ئەمە بە مەفهومێکی فراوانتر کە ئێمە ئیماندار ئەبێ هەموو کەسێکی ئیماندار و باوەڕدار بە براو خوشکی دینی خۆمان بزانین. قال الله تعالى في القرآن المجيد إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. سپاس و ستایش بخوای پەروەردگار درود و سڵاوات بۆ پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم. خوا سبحانه وتعالى پێمان دەفەرمێت ئیمانداران بران إنما المؤمنون إخوة واتە ئەوەی کە ئیماندارە ئەوەی کە باوەڕی بە ئەرکانەکانی ئیمان هەیە هەمووی برایە لە پیاوان بران لە خوشکان براو خوشکن بەبێ فەرق و جیاوازی فأصلحوا بين أخويكم و ئەگەر هاتوو لە بینی براکانە کێشەیەک گرفتێ تەنگ و چەڵەمێ هاتەڕێیان ئیسلاحی بینیان بکەن واتە دەوری باش ببینن قسەی خێر بکەن هەوڵ بدەن کە ئیسلاحی بینی براکانتان بکەن واتقوا الله لعلكم ترحمون تەقوای خواتان هەبێ لەخوا بترسن هەتاو خوای پەروەردگار ڕەحمتان پێ بکە. بۆیە بەڕێزان و خۆشەویستانی من ئێمەی ئیماندار ئەگەر ئیماندارێک لە شەرقەوە و یاخود ئیماندارێک لە غەربەوە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ بەبێ جیاوازی نەتەوە بەبێ جیاوازی زمانی ئەبێ ئێمە بە براو خوشی خۆمانی بزانین مادام ئیماندارە مادام مسلمانە مادام شوێنکەوتووی ڕاستەقینەی ئەو پەیامەی خوای پەروەردگارە ئەبێ ئێمە بە براو خوشکی خۆمانی بزانین و بزانین چەند جۆرێک لە برایەتی هەیە چەند جۆرێک لە برایەتی هەیە برایەتی ئینسانی واتە ئێمە وەکو بەشەر كلنا من آدم وآدم من تراب هەموو بەندەیەک هەموو ئینسانێک لە سەرچاوەکەی لە ئادەمەوە هاتووە واتە هەموومان ئێمە برایەتێکی ئینسانیمان هەیە ئەوەی کە هەر قەومونەتەوەیەکی جیاوازە لە ئەسڵا ئەچینەوە سەر ئادەم هەمومان و ئادەمیش لە قوڕ دروست کراوە و برایەتێکی نەتەوایەتیمان هەیە واتە ئێمە کە کوردین و کورد زمانین بە زمانی کوردی قسە ئەەکەین ئەوانەی کە کوردن ئەمە برایەتێکەیە لە بینمانە کە ئێمە وەکو نەتەوەکو قەوم کە خوای پەروەردگار دروست کردن بۆچی يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وسبحانه وتعالى فرمي أي إنسان كان إما خلق ما كردون لنير ولمي وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا كجامع كردون هەندێک قەبیلە و قەومیەتی تر بۆچی بوو ئەوەی کە یەکتری بناسن تعارف کەن بەیەکەوە مامەڵەی ژیان بەیەکەوە بکەن چونمە گەریستا بەشەریەت هەمووی یەک زمان بوایە یەک ڕەنگ بوایە یەک نەوع بوایە یعنی ئەو تعارف و ناسین و هەتا جوگرافی ئەوانە دروست نابوو کەوابوو ئێمە وەکو نەتەوەش کە برایەتیەکمان هەیە کە هەموومان ئەگەڕێنەوە بۆ سەر کەسێ کە لە ئەساسا کورد بوو زبان و نەتەوەی خۆی جیاوازە و برایەتێکی تر
برایەتی دایک و باوکایەتی واتە هەر کەس لە ئێمە چەند کەسێکین لە خێزانێکە واتە کە ژن و پیاوێک هاوسەرگیریان کردووە زەواجیان کردووە چەند مناڵێکیان بووە ئەم مناڵانە براو خوشکن واتە ئەمە سێ جۆر لە برایەتی و برایەتی ئاخری برایەتی دینیە کە بەڕاستی لە هەمووی گرنگترە لە هەمووی مهمترە کە برایەتی دینیە ئەوەیە کە خوای پەروەردگار فەرمانە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئیمانداران بران و براو خوشکن ئیماندار ئەگەر عەجەم بێ و ئینگلیز بێ و عەرەب بێ و ڕەشپێز بێ و سپیپێز بێ فەرق ناکە جیاوازیتیان نیە ئەمە بە مەفهومێکی فراوانتر کە ئێمە ئیماندار ئەبێ هەموو کەسێکی ئیماندار و باوەڕدار بە براو خوشکی دینی خۆمان بزانین هەر بۆیە کە سەحابەکان کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامی پیرۆزی ئیسلامی پێگەیاندن سەحابی هەبوو کە مانعی نەبوو لە غەزایەکە بەرەو ڕووی باوکی خۆی بوەسێتەوە براکەی خۆی بەدەستی خۆی تۆڵەی ئیسلامی لێ بکاتەوە کەوابوو برای دایک و باوکی برای قەومی برای ئینسانی ئەمانە هەمووی وەلا ئەمرێ لە کاتێکدا کە برایەتی دینی پتە بوو کاتێک کە برایەتی دینی هاتە پێشەوە ئەمە ئەولاترە و لە پێشترە بۆ ئێمە و ئەگەر سیر بکەین کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیجرەتەکا بۆ مەدینە لەوێ دوو عەشیرەت دوو گروپ دوو کۆمەڵ خەڵک کە شەڕێکی 100 ساڵی هەیە لە بەینانە خوێن هەیە کوشتار هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئەساسی ئەم برایەتیە لەسەر ئەساسی ئەم باوەڕ و ئیمانە صلحیانەکە ئیصلاحی بەینانەکە وەکو خوای پەروەردگار فەرمێ فأصلحوا بين أخويكم أوش دي إصلاحي بينانك كأوزو خسرجة زياتر لصص صال يكتريان كشتو بلعم أوان يعني كان ببرا صلحي بينانك أمن بپشتیوانی يكتري أمن ببراي إيمان داري يكتري بويا أمن نابك بيوبا رابردو بيوبا هندي قضية هي زور جار بداخل بينين لسر تعصبي نتواياتي زور جار كسي كفري شكاتو معنى أني يلي ما كاكا مادام كل لقيناك قيكات نتواياتي ولا أمريكاتك برایەتی گرنگەکە برایەتی ئەساسێکە هاتە پێشەوە ئەبێ احتفاظ کرێ پارێزگاری کرێ لەو برایەتی ئیمانێ ئەوەی کە باخۆ سڵحاو بچونکە بەڕاستی برایەتی ئیمانیە لەژێر سێبەری خوای پەروەردگارە سێبەری عەرشی خوای پەروەردگارە کۆمانەکاتەوە کە ئەمان باتە بەهەشتەوە بەیەکەوە بۆیە ئەوەی کە خۆشمانەوێ لەبەرخوا ئەبێ خۆشمان بێ و ئەوەشی کە ڕقمان لێیەتی بەڕاستی بێ لەبەرخوا ڕقمان لێی بێ و ئەوجا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام لە حەدیثێکە جوان وەصفی ئیماندارەکە ئەفەرمێ المؤمن مرآة المؤمن أفرمي إيمان دار أواني إيمان داره بو يعني في غمار عليه الصلاة والسلام باس يشتكي ترينكل بو وصف يشتكي ترينكل بو نيو رسمي إيمان داره بو يعني بأواني وصفك أواني شان صفاتك جواني تيايا يعني شان خاصتك هي بو في غمار صلى الله عليه وسلم فرق إيمان دار أواني إيمان داره يكم شد أواني رازقوية واتك كاتي أشي تبردم أوانيك ئەو ئاوێنێ بەڕازگۆیی جوانەکانت ناشرینەکان و خۆی پێ پیشانەدات ئەوە نییە کە من عیبێکی بچووکم تێدا بێ بەڵام تۆ جوانەکانم نەبینی تۆ بەس عیبەکەم ببینی عیبەکە ئاشکرا بکەیت و دەری بخەیت بەڵام هەموو جوانەکانم شتەکانی تر نەبینی ئاوێنە ڕازگۆیە کەوابوو ئەبێ ئێمەی مسلمان ئێمەی ئیماندار ئاوێنە ئاسا کاتێک کە برایەکمان دێتە ڕوومان کاتێک کە برایەکمان لە مەیدانایە حەقیقەتەکەی ببینین وەکو ئاوێنە ئەوەی کە باشە ئەوەی کە جوانە تایە ببینین ئەوەشی کە خراپە وەکو خۆی بیبینین و ئەوجا ئاوێنە صفاتێکی تری ئەوەیە کە وەکو خۆی وەصف دەکات نایە لە حەدی خۆی زیاتر وەصف بکا بە شان و باڵ تا بێ بەو شێوە وەصف و سەنا بکا کە تۆ لەو شایانی ئەو وەصفە نەبی و یاخود بەعەکسەوە بێ لە خراپەکانت بە شێوازێ پێ بڵێ کە تۆ یعنی وات بشکێنێ وات بە خراپی باز بکە کە تۆ ئەو کەسە نەبی کە بەو خراپێکە باس دەکات واتە کە تۆ کە شتە بەردەم ئاوێنەیەک ئەگەر چاکەتەکە چاکەتێکی پاک و تەمیز و جوان بوو جوانەکەی دەرەخا ئەگەر پەڵەیە بەسەر شانتەوە بوو پەڵەکە وەکو خۆی دەرەخا زیاتری ناکات گەورەی ناکات لەسەرت بۆیە بێ ئینسانی ئیماندار کاتێکە کەسێ برایەک عیبێ عارێ کێشەیەکی هەیە وە خۆی بیبینێ گەورەی نەکات لەسەری چون كل بني آدم خطأ هەموو بني آدم هەڵە ئەکات تاوانەکە يعني معارضە بەوەی کە لە تاوانە بژی گوناح بکە عیب و عاری هەبێ هەمومان عیب و عارمان هەیە بۆیە بەڕاستیە بە ئێمەی ئیماندار ئاوێنە ئاسا کاتێکە برایەک هاتە ڕوومان کە خوشکێکمان کێشەیەکی هەبوو کە کەسێک بینیمان وەکو خۆی بیبینین جوانەکانی ببینین و ئەو کێشە مەشاکل ئەو عیبە هەیە ئەو پەڵە بەسەر جلەکانی وێتی بەسەر دەموچاوێتی ئێمە گەورەتری نەکەین وەکو خۆی بیبینین و ئەوجا ئاوێنە صفاتێکی تری زۆر جوانی ئەوەیە کە ڕوبەڕووە واتە کاتێککە دۆشتە ڕوبەڕووی ئاوێنەیەک لە ڕووی خۆت حەچیت هەبێ پێتەڵێ ئەوە نییە بڵێ
کە چوویتە پشتی ئاوێنەکە دیار نەمای تەواو مەلەفی تۆ ئەسرێتەوە لە ناو ئاوێنەیە هیچ شتێک نامێنێ کەوابوو ڕوبەڕووە کاتێک کە تۆ برایەکی مسلمان ئەگەر کێشە و مەشاکیلێکی هەیە ئەگەر عیب و عارێکی هەیە ئەگەر پێویستی کرد ڕوبەڕوو تۆ لەگەڵی ئەدوێی ڕوبەڕوو پێی ئەڵێی نەوەکو کە چوویتە هات چۆ پشتی ئاوێنەکە کە لە ڕووی من و تۆ لاچوو ئەو جا بیکەن بە باست و خواست ئەمە صفات ئینسانی مسلمان نییە چونکم لە پاشمە لە باسکردن غەیبەتە ئەگەر تیای نەبوو بوختانە خۆمان بپارێزین لەو گوناهانە بتوانین ئەم حدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێ بکەین لە خۆمانە ئاوێنە ئاسا کاتێک کە پێویستی کرد ئێمە ڕوبەڕوو لەگەڵ براکانمان بدوین و عیب و عارەکان ئەگەر پێویستی کرد وەکو نوسح ئاماژە پێ بکەین و نەسیحەتی براکانمان بکەین و ئەوجا ئاوێنە صفاتێکی تری زۆر جوانی هەیە کە بەداخەوە توانم بڵێم لە ئێمە ئیماندار و مسلمانە زۆر کەمە ئەم صفاتە کاتێک کە ئەشتە بەردەم ئاوێنەیەک وتمان ئەگەر پەڵەیە بەسەر شانتەوە بەجلەکانتەوە بوو ئەو پەڵەیەک و خۆی پێ پیشانەدا بەڵام کاتێک کە چویت پەڵەکەت پاکردەوە لەسەر جلەکانە نەما چویتەوە ڕووی باسی ناکە ناڵێتەوە ئەو پەڵەیە بەسەر شانتەوە بوو بەداخەوە جاری وا هەیە وەک عەرزم کردن هەموو کەسێک قابلی غەڵەتە قابلی تاوانە هەمومان معارضین بۆی کە گوناه و تاوان بکەین نەفسمان هەیە شەیطانمان لەگەڵە ئینسانین وا دروست کرایم کە ئەبێت تاوان و گوناه بکەین بۆیە جاری وا هەیە بەداخەوە برای کێشەیەکی هەیە تەوبەی کردووە دێتە مزگەوت خێر و خێراتەکە حەجی ماڵی خواکە حەجی فەریزەی ئیسلامی جێبەجێیەکە ئێمە کۆڵی لێ نادەین وەرە کاکەوە کابراوە نەبوو گەڵفرێندی هەبوو وەرە کابرا نەبوو مەشروب خۆر بوو کابرا نەبوو ئەو خراپەیە کرد کابرا نەبوو و ئیلە ئاخری ئەوەیە کرد ئەمە صفاتی ئینسانی ئیماندار نییە ئەبێ ئێمە ئاوێنە ئاسا کاتێک کە پەڵەکە بەسەر شارمان و بە بێدەنگ بە بەرامبەرەکەمانی بڵین عیبەکە هەبوو پێی بڵین کە عیبەکەی نەما وازی لێ بێنێت چون خوا سبحانه وتعالى ئەگەر گوناحەکان بەقەدەر کەفی دەریابن لە عەبدەکانی خۆشە بێ خوا سبحانه وتعالى ئەوێ لە بەندەکانی خۆش بێ نایەوێ بیداتۆ بەڕوویانە یعنی کەوابوو ئێمەش کاتێک کەسێ عیبێکی هەیە کەسێک کێشە و گرفتێکی هەیە بە تایبەتی کاتی تەوبەکردنە با ئێمە عیبەکانی بەبیر خەڵق نێنینەوە عیبەکانی بەبیر خۆی نێنینەوە تەوبەی کرۆ لە بینی خۆی خوای پەروەردگارە خوا لێی خۆشە بێ با ئێمەش وازی لێ بێنین بۆ یەکو ئەڵێن ئێمە بە هەزار گوناه و تاوانەوە بە تەوبەیەک لە لای خوای پەروەردگار پاکە بینەوە بەڵام بەداخەوە بە هەزار چاکەوە بە عیبێک لە لای خەڵکی لە لای دۆست و براکانی خۆمان پاک نابینەوە ئەمە صفاتێکی خراپە بۆیە بێ ئێمە وەکو ئیماندار کاتێکە هەڵەو پەڵەکە نەما ئیتر ئێمە لەسەری نەڕۆین و نەچینەوە بەسەر ڕابردوو نەچینەوە بەسەر ئەوەی هەمومان گوناه و تاوانمان کردو بەشی خۆمان بۆیە ئاوێنە ئاسا ئێمە تەنها هەڵەو پەڵەکان لەو کاتانە کە پێویستەکە کە نەمان ئێمەش ئیتر پەڕەیەکی سپی هەڵدەینەوە باسی عیب و عاری کەس نەکەین و ئەوجا ئاوێنە صفاتێکی تری جوانی ئەوەیە کە بەنهێنی عیبەکانی پیشانەدا کاتێک ئەکەشتە بەردەست ئاوێنەیەک هاوار ناکە بانگ ناکە لە سۆسیال میدیا عیب و عارەکە بڵاو ناکاتەوە نایکا بە فەوزا نایە لایف بکاتەوە لەسەر برایەکی مسلمانی خۆی کە فەزحی بکە کە جنێوی پێ بدا کە هەنێک جنێو کە هی ئینسانی مسلمان نییە سەیری سیرە و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانە یەک جنێوی نەداوە یەک قسەی بەرز و نزمی بەکار نێناوە دەی ئێمە شوێن کەوتوی ئەوین ئەگەر شوێن کەوتوی ئەوین نابێ قسەی ناشرین بەکاربێنین نابێ جنێو بە یەکتری بدەین نابێ فەزاحەت بە یەکتری بکەین بەداخەوە جاری وایە بڕۆ لە سۆسیال میدیا خەڵکی وا بینی لەقتەیەک شتێکی داناوە لە ڤیدیۆیەکە ئەڵێ ئەم لەقتەیە ببینە ئەگەر ئەوەندە کۆمێنت بکەی من دوایی سڕی ئەم کابرایە بۆ بڵاوەکەمەوە یعنی سەیری کە سبحان الله وای لێ هاتووە کابرا یعنی بەوەی کە تۆ بەشدار بی لەوەی کە کۆمێنتی بۆ بنووسی ئەکتیوی پیجەکەی بەرز بێت و ئەو جا سڕی ئەو کەسەکە مەسەلەی ئەخلاقیە مەسەلەی کۆمەڵایەتی هەر بابەتکی ترێ ئەو بێ لە سۆسیال میدیا فەزحی بکات و بڵاوی بکاتەوە ئەمە بۆ ئەوانەی کە دوورن لە دینەوە کە ئاگای دینیان کەمە بەداخۆ جاری وایە ناو خەڵکانی ئیمانداریش ئەمە هەیە ئەگەر کەسێ مسلمان نەبێ سەیرەکەی من بە سیمایەکی مسلمانیەوە کەسێک تر بە سیمایەکی مسلمانیەوە دین قسە بە یەکەڵین لەسەر سۆسیال میدیا لەسەر مینبەرەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە لە هەر شوێنێکەوە بەداخەوە ئەگەر کەسێکی نامسلمان سەیر بکە لی تێکەچێ نازانێت کامان مسلمانی ڕاستەقینەین بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لەیسە المؤمن بالطعان ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار نابێت تعنە بدا نابێت تانە و تەشەر لە ئینسانی بەرامبەرەکەی بدا کە ئیماندار مسلمانە ولا اللعان نابێت لعنەت لە خەڵک بکە بۆیە ئەمانە دوور لە صفاتی ئینسانی ئیماندار و مسلمانەوە ولا الفاحش ولا البذ وبەڕاستی ئینسانی ئیماندار نابێ خراپەکار بێ و نابێ جنێو فرۆش بێ ئەو زمانە ئەبێ بپارێزێ ئەو زمانە کە ذکری خوای پێ ئەەکەی کە دایم لە خزمەتی
ذکری خوای پەروەردگارە چۆن ئەبێ بە خراپە بەکاریبێنی، چۆن ئەبێ جنێوی پێ بدەیت، سوکایەتی بە خەڵک پێ بکەیت. بۆ ئەمە دیاردەیەکی زۆر ناشرینە بەڕاستی لە هەر شوێنێکەیە لە هەر ئاستێکا هەیە ئەمە مخالفی شەرعی خوای پەروەردگارە و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمی وەکو ئاوێنە بن بۆ یەکتری. المؤمن مرآة المؤمن، ئیماندار ئەبێ ئاوێنەی ئیماندار بێ، بەنهێنی ئەوەی کە هەیە پێی بڵێ، نەسیحەتی بکە. وەکو ئیمام شافعی فەرمێ من وعظ أخاه سرا، ئەگەر کەسێ بێ نەسیحەت و ئامۆژگاری برایەکی بکات بە بێدەنگی، بە سڕی، بە نهێنی، ئەوە چییە؟ نەسەحەه وەزانە، ئەوە نەسیحەتکردن و ئامۆژگارێکی دروستە وەجێی دڵخۆشی ئەو کەسەیە. کەوابوو کاتێک کە عیب و عارێکمان هەیە هەڵنەسین لە ناو خەڵکا، هەڵنەسین لە ناو مەجلیسا بیکەنە بنێشتە خۆشەی سەر زمانمان. وەڵڵا هەمووی ئەوانە هەمووی یعنی کەلیمەی وا هەیە کە ئینسان بەکاری دێنێ 70 ساڵ سەحابەکەی با بەناو قوڵایی جەهەنەمە. ئاسان نییە. سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکە یەکێک لە خێزانەکانی کە دەستی بۆ ئەگرێ، دەستی مبارەکی سواری وڵاغێکێکە، سواری وڵاغێکە، دایکە عایشە پێی ناخۆشە، غیرێکی ژنانە هەیە، فەرمێ ئەوە دێنێ ئەو کورتە باڵایە کە ئەوەی بۆ بکەی، بۆ بە معنایەکە لەم باڵا بچووکەی هەیە و ئەوەی بۆ خی دەستی خۆتی بۆ داعەنەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕە ئەبێ فەرمی عایشە قسەیەکی کرد وەڵڵاهی بیکەیتە ناو دەریاوە، دەریاکە بۆ گەنەکە، ئەوە نەخراپە. ئیتخوا ئێمە ڕۆژانە چەند جار ئەم قسەڵۆکانە بە یەکتری ئەڵێین، بە براو خوشکی مسلمانمان ئەڵێین. ئاگادار بین، نابێ فەزاحەت بە یەکتری بکەین. ئەگەر هاتووەکو ئیمام شافعی فەرمی ئەگەر هاتوو بە نهێنی باسمان کرد بۆ یەکتری، بەڕاستی ئەمە نەسیحەتێکی دروستە و مای دڵخۆشی بەرامبەرەکەیە. ومن وعظ علانية فقد فضح وشان، ئەگەر هاتوو کەسێ بە علانی لەناو خەڵکا بە ئاشکرا کە نەسیحەتی کەسێکی کرد، ئیمام شافعی خۆی فەرمی لی وەرناگرم، هەست کەس لەناو خەرەباڵ و ناو خەڵکان نەسیحەتم کا لی وەرناگرم، چونکە فەزاحەتە. ئەفەرمی ئەوەی کە بە علانی و بە ئاشکرا نەسیحەت و ئامۆژگاری کەسێکی کرد، ئەو فەزاحەتە، ئەوە ناوزڕاندنێتی، ئەو ئابڕۆبردنێتی، ئابڕۆبردنی ئەو کەسەیە. بۆی ئاگادار بین کە بەڕاستی ئەمە ئەگەر پێویستی کرد برایەک خوشکێک کەسێک کەم و کورتیەک پەڵە و هەڵەیەکی هەبوو، با بە نهێنی بە شێوازێکی دروست نەسیحەتی بکەین، هەمە ئەو دڵی پێخۆشە هەم ئامۆژگاریەکەشمان لێ وەرەگرێ. بەڵام ئەگەر هاتو فەزحمان کرد لە ناو خەڵکە بە علانی بە ئاشکرا، دڵنیابین زەرەری هەیە، قازانجی نییە بووی. چونکە تۆ ممکنە تۆ بیزانی ئەو عیب و عارێ ئەو کەسە، کاتێککە نسحەتێکی لە ناو خەڵکە ئەبێ بە قسە و بە ئەملاولا هەموو خەڵکی پێزانێ. بۆی ئەمە دوورە لە صفاتی ئینسانی مسلمان و ئیماندار، ئەبێ ئێمە ئاوێنە ئاسا بە نهێنی عیب و عارەکان بە یەکتری بڵێین. و ئەوجا ئاوێنە صفاتی تری زۆر جوانە، کەسی تری لێ تێ ناگەیەنێت. کاتێک کە ڕوبەڕووی ئاوێنەیەک ئەوەسیت، تەنها خۆت و ئەوی دوو بە دووی، ئەو کێشەیەکە هەیە، ئەو گرفتەکە هەیە، ئەو جوانی و یا ئەو خراپەیە بە جلەکانتەوە هەیە، بە سەر و چاوتەوە هەیە، کەسی لێ تێ ناگەیەنێ، بە بێدەنگ ڕوبەڕووی خۆت پێت هەڵێ. ئەوە نییە خەڵکی تر لێ تێ بگەێنێ بۆ ئەوی کە دەرکەوێتۆ پیاوچاکی بێ زەمی ئەم بکەی، باسی ئەو بکەی عیب و عاری ئەو کەسە هەڵ بدەیتەوە. کەوابوو برانی بەڕێزم، ئێمە ئەبێ ئیماندارانە مسلمانانە، چون هەر حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکمەتی خۆی تێدایە، وەڵای دەرس و پندێکە کە ئەمڕۆ لە گەورەترین جامیعەکانی دنیا ناخوێندرێ، خەڵک فێری نابێ. چونکە ئەم حەدیثە کە ئەفەرمێ ئێمە ئەو حەدیثە جێبەجێ بکەین، باوەڕ بکەن ئەبین بە ئیماندارێکی ڕاستەقینە بەرامبەرەکەمان، کەوابوو جوانەکانەوە خۆی ئەبینین، ناشرینەکانەوە خۆی ئەبینین، هەوڵ ئەدەین کە جوانەکان جوانتر بکەین و ناشرینەکانش ئەوەی کە پێمان ئەکرێت لای ببین و دووری خێنەوە لە بەرامبەرەکەمان. وەک چۆن پێش هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەرەبەکانی ئەو سەردەمە ئەیانوت ئەنصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما، براکەت سەربەخە ئەگەر ظالم بوو یا مەظلوم بوو، عەرەبچێتییان نەکرد. بەڵام پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە هات پەیامی ڕاستەقینەی ئیسلامیەنە، ئەم مستەڵەحەی بۆ ڕاستکردنەوە. ئەوش فەرمووی ئەنصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما، وتیان یا ڕەسوڵ ئەڵڵا ئەزانین مەظلوم پێویستەکە کە ئێمە هاوکاری بکەین، ئێمە یارمەتی بدەین سەری بخەین. ئەی چۆن ئێمە زاڵم سەر بخەین؟ فەرمووی دەستی زاڵمەکە بگرە، مەیە لە زوڵم بکا سەری خستووە. کەوابوو ئێمە کاتێک کەسێکمان عیبێکی هەیە، ئەگەر کێشەیەکی هەیە، ئەگەر ڕفتارێکی خراپ و نابەجێ هەیە، دەستی بگرین نێڵینەوە بکە سەرمان خستووە. ئەگەر وامان کرد، خوا سبحانەوە وتەعالە لەژێر سێبەری عەرشی خۆیان کۆمان ئەکاتەوە، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەو کۆمەڵ کەس، حەو گروپ لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە لە ڕۆژی مەحشەرە، لەو ڕۆژە سەخت و ناڕەحەتیە حەشرەکرێن کە هیچ سێبەرێک نییە ئیلا سێبەری عەرشی خوای پەروەردگار نەبێت. یەکەم لەوان ئیمام عادل، دەسەڵاتدارێکی دادپەروەر، و
وشاب نشأة في عبادة الله تعالى گەنجێک لە تەمەنی گەنجێتیە کە عیبادەت بە خوای پەروەردگارەکە مژدە لێ بێ ئەی گەنج کاتێک کە تۆ لە تەمەنی گەنجێتیە عیبادەتەکەی خوا ئەپەرستی کە خۆت لە گوناح و تاوانە پارێزیتە خۆت لە حرامە پارێزی مژدە لێ بێ تۆ لە یەکێکی لەو کەسانەی کە لەژێر سەبەری عەرشی خوای پەروەردگارە حەشر ئەکرێی ورجل قلبه معلق في المساجد وكسيك يا بياوك كدلي بيوسته بمزگوتەوە کاتێک کاتی نوێژ دێ دڵی لای مزگەوتەوە کە لە مزگەوتیش دەرچوو بە هەماشێ دڵی لای مزگەوتە وەڕەجولانی تەحابا فی الله ئەمە هەدەفەکەی کە ئێمە ئەمانەوێ بیپێکین دوو کەس کە لە بەر خاتری خوای پەروەردگارێکیان خۆشەوێ تەنها لە بەر خاتری خوا هیچ مەسلحەت و بەرژەوەندیەکی دنیایی لە بینیانە نییە تەنها بۆ خوا سڵحاوە کەسێکی دیندارە کەسێکی مؤمنە من و تۆ خۆشمانەوێ وبە پێشەوانی ئەوەشەوە اجتماع عليه لەبەر خاتری ئەو کۆبنەوە لەبەر خاتری کە دیندار و ئیماندارن وتفرق عليه وتەنها جیابوونەوەش وازێنان لە ڕەفیقەکان لە کەسەکان ئەو کەسانن کە بەڕاستی لەبەر خوا بۆ خوا سڵحاونین وازی لێ دێنی ئەمە صفاتی ئینسان ئیماندار و مسلمانە و ئەوانی تشکە لەو حەو کۆمەڵ کەسێکە کە ئافرەتێکی جوان و بەنەسەب داوای فاحیشە و زینای لێ بکە ئەمش یوسف ئاسا عەلەیهی السەلام بڵێ قال معاذ الله والله لبر خاطري خوا لترسي خوا فانا اقرم بخوا او گناه وتعاون ناكم گنج كان امرو زنا امرو افرد زورن لسر لا لهمش هناك لا ملاته زور اسانيشه خوشبختي بو گنجي خوي افاريزه ابي بيك لو كوملا كسيك لجير سيبري عش خوي پرگارا كحشرك لي وكسيت لو كسانك خيرك كا چاكيك بدسي راسينا لدسي چبي في بزانيواته بنهيني خير و چاككاني اگينه بخلقي واخيرا او كسيك كاتك ذكر يادي خوي پرگارك فرمز ديت خوارو بچاوي لبر خاطري خوا لترسي خوا لبر گوري خوي پرگار كاتي بتايبتي بتنيايه كهيج الريايه تيانيه برچاوي هيج خلقي تيانيه لشونيجا لتاريخي شوا كاتك بذكر يادي خواك او بچاوي تخوارو او چاوش خوي پرگار نايسوتينه و او كسش يكي لو كساني كلجيب جيرسي بري عش خوي پرگارا كو ابيتو داواكين خوي پرگار لو كسانا مامكا لجير سيبري عش خويا حشر مامكا يا رب العالمين خويا كان إصلاحي حال مان بكي خويا لو نحكام مان خوش ببي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الحمد لله ثم الحمد لله بيغمبر أكرم عليه الصلاة والسلام أفرميت المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا أفرميت إنسان إيمان دار بو يكتري بنياد نرن چۆن کە بلۆکێک خشتێک دیوارێکی پێ دروستەکەی بینایەکی پێ دروستەکەی لەسەر یەکیان دائەنێ لەسەر خەتی یەکتری داینانێ جۆرە چێهەڵکێشی ئەەکەی لەبەرەوەی مەحکوم بێ خۆی بگرێ بە جوانی و بەڕێکوپێکی دایئەنێ ئینسانی ئیماندارە بێ ئاوها بەو شێوازە بنیادی یەکتری بنێ ئینسانی ئیماندار هەمووی وەکو جەستەیەک وایە لە حەدیثێترا فەرمێ هەموو ئیمانداران وەکو جەستەیەک وایە ئەگەر هاتوو شوێنێک ئازاری هەبوو سەری ئازاری هەبوو هەموو جەستەکە هەستی پێیەکە دەستی ئازاری هەبوو هەموو جەستەکە ئازاری پێیەکە هەست بە ئازارەکەی ئەکا بۆیە کاتێکە ئێمە وەکو ئەو بنیادنانەی یەکتری بووین توانیمان بنیادی یەکتری بنین بتوانین وەکو خشت و بلۆکان تێڵکێش بین بینای ئیسلامی پێ دروستکەین بینای ئیمانی پێ دروستکەین ئەو کاتەوی بە ئیماندارێکی ڕاستەقینە ئەو کاتەوامان لێدێ کە هەست بە ئازارەکان یەکتری یەکەین کەسێ لە بۆرمە ئاکوژێ بە ناحەق من و تۆ هەست بە ئازارەکەی یەکەین کەسێ لە ئەفریقا و لە هەر وڵاتێک لە شەرق و لە غەرب زوڵمی لێ ئەکرێ من و تۆ هەست بە زوڵمەکەی یەکەین هەست بە ناڕەحەتیەکەی یەکەین هەست بە نەداری و هەژارەکەی ئەکەین ئەمە صفاتی ئینسانی ئیماندارە بەداخەوە نەوەکو هەندێک جار کە ئەبینین بووین بە چەکوش بۆ تێکدانی ئەو بینایە بووین بە چەکوش بۆ سەرکوردکردنی یەکتری لە ژێر هەر ناو ناونیشانێکا بێ ئێمە زۆر جار فێڵمان لێ ئەکرێ زۆر جار خیانەتمان لێ ئەکرێ لە ڕووی عاتفی ئەمان خەڵەتێنن ئەوە وایە ئەوە عایدی فلانە و عایدی فیسارە نەخێر لە ئەسڵا ئیمانداران برای یەکن و ئەبێوەکو ئەو بینایە بینای ئیسلام دروست بکەین بە یەکەوە بینای ئیمان دروست بکەین بە یەکەوە هەتاوەکو مجتەمەعی سەرکەوتوو بین هەتاوەکو وامان لێبێ کە هەمومان لەم کاروانە ئەم دنیای کاتێک کە بەجێی دێڵین هەمومان بەرەو کاروانی بەهەشت بە یەکەوە بڕۆین داواکەم لە خوای پەروەردگار هەمومان بە یەکەوە چۆن ئاوا لە مزگەوتەکان کۆ ئەکاتەوە لە بەهەشتی بانوبەرینی خۆیان کۆمان بکاتەوە یا ربی خوای ئەو دەم و چاوانە هیچی بە ئاگر نەسووتێنی یا ربی خوای لەوانەمان بکەی کە لەبەر لە جێر سێبەری عەرشی خۆتا حەشرمانە کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا BK4